مەیدانەکردنی هەڵسوکۆتی پاسەوانانی سنووری عێراق لەگەڵ کۆڵبەران لە هەرێمی کوردستان. ڕەفتاری درەنجانە و وەحشیانەی پاسەوانانی سنووری عێراق لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ کۆڵبەران جارێکی دیکە پرسی بارودۆخی گۆزەران و بژێوی ئەم بەشە لە خەڵکی زەحمەتکێشی کوردستانی کردە ڕۆژەوی چۆڕە کۆمەڵایەتیەکان و بیر و ڕایگشتی خەڵکی کوردستان لە هەردوو دیوی سنوورەکە. بە گوێرەی راپۆرتی ماڵپەڕی کۆڵبەر نیوز ڕۆژی شەماسی بەفرانباری 1402 هێزەکانی پاسەوانی سنووری عێراق حراس حدود لە سنووری بیارە کە دەکەوێتە پارێزگای هەڵابجە لە هەرێمی کوردستان 8 کۆڵبەری خەڵکی شاری جوانڕۆ بەناوەکانی مۆبین، پەیام دەهۆن تەمەن 16 ساڵ، سەرکەوت شێرزاد 19 ساڵە، شۆڕەژ نەسرۆڵاهی تەمەن 16 ساڵ، ئارەش تەب تەمەن 23 ساڵ، سەبور معروفی تەمەن 17 ساڵ، جەماڵ سولەیمانی و ڕێبین تاڵەبانی تەمەن 16 ساڵیان دەست بەسەر کردو ڕوبەڕووی ئەزیەت و ئازار و ئەشکەنجەی جەستەیان کردنەوە و دواتر بە نیشانی بێڕێزی و ئەشکەنجەی دەرونی سەریان تاشین و وێڕای تاڵانکردنی مۆبایل و کەلوپەلە شەخسیەکانی تریان لەسەر سنوور ڕەهایان کردن. ئەم کردەوە درەنجانەی پاسەوانانی سنوور پارێزی عێراق کە ماوەی چەند مانگێکە سنوورەکانی هەرێمی کوردستانیان داگیر کردووە لەگەڵ کارزانەوەی ناڕزایەتی بەربەڵاو لە بیر و ڕایگشتی خەڵکی کوردستانی عێراقدا بەرەوڕووەوە. ناڕزایەتی خەڵک بە شێوەی جۆراوجۆر بەتایبەت لە شاری هەڵابجە هەروە بەردەوامە. بەڵام لە گەرمەی ئەم تووڕێی و ناڕزایەتی دەربڕینانەدا هەواڵی تاوانێکی دیکە بڵاو دەبێتەوە کە لەلایەن هەر ئەم هێزە دژە خەڵکیەوە لە سنووری پاوە ڕوویداوە. بە گوێرەی ئەو هەواڵە ڕۆژی دووشەممە 2 ڕێبەندانی 1402 بەهۆی چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق لە کۆڵبەران لە ناوچەی تەلیوەری شوشمێ لە هەرێمی کوردستان کۆڵبەرێک بە ناوی هوشیار مەحموودی خەڵکی گوندی شەشمیر سەر بە شاری پاوە هاوانی هاوسەر و 3 منداڵ گیانی لەدەستا و کۆڵبەرێکی دیکە بە ناوی ڕزگار فەرەجی بریندار بوو. ئەو فەرماندە نوێیانەی هێزی پاسەوانی سنوور کە بەدەوە بە دوای ڕێکەوتنی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق لە سنوورەکانی کوردستان جێگیر بوون کەسانێکن کە لە قوتابخانەی سوپای پاسەراندا مەشق و ڕاهێنانیان پێکراوە و ڕق و قینەیەکی قوڵیان بەرامبەر بە خەڵکی کوردستان لە هەردوو دیوی سنوورەکە لە دڵدایە. بەم جۆرە ئەگەر تا دوێنێ تەنیا هێزەکانی کۆماری ئیسلامی بوون کە لە دەواازە سنوورەکان بۆسەیان بۆ کۆڵبەران دادەنا و دەیان کوشتن، ئێستا و دوا بە دوای بەکردەوە دەرهاتنی ڕێکەوتنی ئەمنی کۆڵبەران لەگەڵ مەترسیەکی گەلێک زیاتر بەرەڕوو دەبنەوە. ئەوەی کە بە ناوی کۆڵبەری لە سنوورەکان دەناسرێت لە ڕاستیدا نەک هەر ناکرێت وە کارناو ببرێت بەڵکو جۆرێکە لە پێش فرۆشکردنی ژیان و تەندروستی جستەی خەڵکی زەحمەتکێشی کوردستان لە بەرامبەر پاروەنانێکدا. ئەوەی کە ئەو کەسانە ناچار دەکات پەنا ببەنە بەر ئەم کارە مەترسیدار و تاقەت بڕۆکێنە خەمینانە. کۆڵبەری لە سنوورەکان ئاکامی پەرەسەندنی بێکاری هەرچی زیاتری لاوان و خەڵکی هەژاری ناوچە کوردنشینەکانە. ژمارێکی زۆر لە ژنان و پیاوان و گەنج و پیر لە تەمەنی 13 تا 17 ساڵان سەرەڕای هەموو سەختی و مەترسیە گیانیەکانی کۆڵبەری بە ناچاری ڕوویان لەو کارە کردووە. بە گوێرەی ئامارەکانی کۆڵبەر نیوز ساڵی 2023 زاینی لانیکەم 299 کۆڵبەر لە ناوچە سووریەکان و ڕێگای نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوا، کوردستان و کرماشان بە هۆکارگەلێکی وەک تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی ڕژیم و کەوتنە ژێر ڕەندۆ بەفر و سەرما و بەسەڵاک، تەقینەوەی مین، کەوتنە خوارەوە لە شاق و بەرزایەکان و حاڵەتەکانی تر گیانیان نەدەستاوە یان بریندار بوون کە 30 کەسیان منداڵی خوار تەمەنی 18 ساڵ بوون. تاوانێکی ئاشکرای لەو چەشنە دژ بە خەڵکی کوردستان بەسە بۆ ئەوەی دژمنایەتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ خەڵکی کوردستان ئاشکرا بکات. پێویستە لە دژی ئەم جنایەتە دەست بە خەبات و ناڕزایەتی بکرێ و کۆڵبەری ئەم کارە ناچاریە مەترسیدار و تاقەت بڕۆکێنە کۆتایی پێبهێنرێت.
بۆ ئەمە بەستەش پێویستە لە هەنگاوی یەکەمدا لە ڕێگەی خەبات و ناڕزایەتیەوە ڕژیمی هار و ژنایەتکاری ئیسلامی ناچار بکرێت کە کارێکی شیاو بۆ ئەم زەحمەت کێشانە جابین کات یان لە ڕێگەی پێدانی بیمەی بێکاریەوە ژیان و بژێویان جابین کات. بۆ ئەوەی چیتر ناچار نەبن پەنا ببەنە بەر ئەو کارە دژوار و مەترسیدارە. لە هەنگاوی دواتردا دەبێت ڕژیم ناچار بکرێت قەرەبووی بنەماڵی ئەو کۆڵبەرانە بکاتەوە کە لەو ڕێگەیەدا گیانیان نەدەستاوە یان بریندار بوون. وە سەرنجام بە ڕووخاندن و لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە ستەمکار و چۆسێنەرە بۆ هەمیشە کۆچایی بە جیارجەکانی وەک کۆڵبەری و سوختبەری و دەیان ڕەنج و ئازاری کۆمەڵایەتی دیکە بهێنرێت کە هۆکار و سەرچاوەکەیان دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیە.